بەهۆی ئەو وشکە ساڵیەی لە زستان و بەهاردا ڕووی لە ئێران کرد، بەرهەمهێنانی زعفەران بە شێوەیەکی بەرچاو کەمی کرد. ئەمە شوای کرد نرخەکەی بە ڕێژەی 180 بۆ 90 زیاد بوون بە خۆوە ببینێت. عەلی شەریعەتی مقەدەم کە خاوەنی کارگەی زعفەرانی نەڤینە لە شاری مەشهەد و ئەم کارگەیەش یەکێکە لە گەورەترین کارگەکانی ئەو وڵاتە، لە لێدوانێکیدا باس لەوە دەکات کە ماوەی 28 ساڵە کاری بەرهەمهێنانی زعفەران دەکات. ئەمساڵ بەرهەمیان بەراورد بە ساڵانی ڕابردوو زۆر کەمی کردووە. مقەدەم ڕایگەیاند لە ئێستادا لە وەرزی کۆکردنەوەی بەرهەمداین. ساڵی ڕابردوو لە سەرتاسەری وڵاتدا لە 130,000 هێکتار زەویدا 420 تۆن زعفەرانمان بەرهەم هێنا، بەڵام ئەمساڵ بەرهەم زۆر کەمە. ئەمە شوای کردووە نرخی زعفەران 180 بۆ 190 زیاد بکات. مجموعه ما سابقه حدود 28 سال لە ساڵی ڕابردوودا بە بەهای 200 میلیۆن دلار زعفەرانمان هەناردەی وڵاتان کردووە کە بڕەکەی 325 تۆن بووە و بە بەراورد بە ساڵی ڕابردووش 2.5 زیاتر بووە. زۆربەی هاوڵاتیان بیر لەوە دەکەنەوە کە زعفەران زۆر گرانە، بەڵام لە ڕاستیدا بەهۆی سوودەکانی و هەروەها تەنیا بەکارهێنانی ڕێژەیەکی کەمیش بێت وەک لە دروستکردنی خواردنەکاندا ئەوە سوودەفراوانەکەی بەجەستە دەگات. جگە لە بەکارهێنانی وەکتان بۆ هەندێک لە خواردنەکان ڕۆژانە خواردنی بە ڕێژەی 5 میلیگرام دەبێتە هۆی ئەوەی نەخۆشیەکانی بیرچوونەوە لە کەسانی بەتەمەندا چارەسەر بکات و بەگشتی ئەو نەخۆشیانەی کە بەهۆی هەڵکشانی تەمەنەوە تووشی مرۆڤ دەبن دوا دەخات. ناوبراو باسی لەوەش کرد زعفەران هەناردەی 60 وڵاتی جیهان دەکەن و گرنگترینیان ئیسپانیا و ئیمارات و ژاپۆن و چین و هیندستانن. عەلی شەریعەتی مقەدەم ئاماژەی بەوەشدا کە کار دەکەن بۆ بەرهەمهێنانی زعفەرانی باشتر و ڕایگەیان دەگەڵ خاوەنی کێڵگەکان هەماهەنگی دەکەین بۆ بەدەستهێنانی زعفەرانێکی ئۆرگانیکتر. لە قۆناغی ئایندەشدا ئەمە دەبێتە گرنگترین پرس و بابەتمان. چەند پرۆژەیەکمان ئامادە کردووە بۆ ئەوەی بەرهەمهێنەران زیاتر قازانج بکەن. زعفەر یان زێڕی سوور وەکو ئێرانیەکان وای پێ دەڵێن گرنگترین هاڕاوەیە و لەسەر ئاستی جیهان زۆرترین داواکاری لەسەر هەیە. بەرهەمهێنانی زعفەران بۆ زیاتر لە 3000 ساڵ لەمەوە بەردەگەڕێتەوە. لە ئێستاشدا ئێران بە گەورەترین وڵاتی بەرهەمهێنانی زعفەران دادەنرێت و گرنگترین و باشترین جۆرەکانی لێ بەرهەم دەهێنێت.